بڕیار وایە ئەمڕۆ هونەرمەندی شێوەکار محەممەد هاشم لە وڵاتی پۆڵەندا پێشنگایکی تایبەت بە ناوی ڕێگا بکاتەوە. لامان کاتدا پێرفۆرمانسێکیش لەگەڵ ئەم پێشنگایەدا نمایش دەکرێت. بۆ قسەکردن لەسەر پێشنگاکە بە سوپاسەوە هونەرمەند محەممەد هاشم ڕاستەخۆ لە پۆڵەنداوە لەگەڵماندایە. کاک محەممەد سڵاو لێبێ. سڵاو کاکە ئاکامجان چۆنی؟ زۆر سپاس بە هیوام ئێوەش زۆر باش من دووبارە سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمانی لە پۆڵەنداوە. زۆر سپاس هەر بژیت بۆ ئێوە زۆر سپاس بۆ ماندووبوونتان بۆ دەرفەت بە ئێمە بەخشین. سپاس بۆ ئێوەش. کاک محەممەد با لە سەرەتاوە لەوە دەست پێ بکەم ئەم پێشنگایەت چۆن بۆ ڕێکخرا؟ ڕاستەکەی لە پۆڵەندا بەڵێ بووە کرۆسنۆ گەلەری کە من پێشتر جارێک دو ساڵ پێش ئێستا پێشنگام تێدا کردبەوە. باشە ئەوە یەکێک لەو هونەرمەندانەی کە لێرە پێرفۆرمەنە یان بڵێ پێشتر کاری شانۆیی کردووە. یۆهانا سێرنیچکا یەکێکە لە هونەرمەندە ناودارەکانی پۆڵۆنیا. ئەو پێشنیاری ئەوەی کرد کە پێرفۆرمانسێک بە یەکەوە دروست بکەین لێرە. بەڵام من پێشنیارم کردەوە کە لەگەڵ پێرفۆرمانسەکە پیشانگایەکی تایبەتی منیش لە گەلەری بووە کرۆسنۆ نمایش بکرێەوە. پرۆژەکەیان پێ باش بوو بێگومان ئەوە تقریبان هەشت نۆمانبەر لە ئێستا ئێمە قسەمان کردوە دەرفەتمان ڕەخسان بۆ ئێستا باشەکە کە ئەم ئێوارەیە کاتژمێر 6 بە کاتی ئەوروپا کارەکە نمایش دەکەین. بەڵێ کاک محەممەد چەند ڕۆژەخانێت هەر ئەمڕۆیە یاخود ڕۆژانی دواتریش پێشنگاکە بەکراوی ئەمێنێتەوە؟ بەڵێ پێرفۆرمانسەکە ئەمڕۆ بەس ئەمڕۆیە نزیکەی نیم سعاتێک دەبێت. یۆهانا سێرنیچکا پێرفۆرمەرەوە چریکە هەورامی بە دەنجی خۆی چەند ئاوازێکی غەمجینی کوردی لەگەڵ پێرفۆرمانسەکە گونجاندومانە کە چەند ڕۆژێکە پرۆڤی تێدا دەکەین. ئەوە ئەمڕۆ تاوا دەبێت بەڵام پیشنگاکە چەند ڕۆژێک بەردەوام دەبێت لەناو گەلەری بووە کرۆسنۆ. بەڵێ کاک محەممەد بێجگە لە پۆڵەندا لە پلانتانیە ئەم پێشنگایە ببوورە لە وڵاتانی تری ئەوروپا نمایش بکەیت؟ بەڵێ ڕاستەکەی من پیشنگام لە وڵاتانی تری ئەوروپاش کردوتەوە بەڵام تا ئێستا ئەم کارانم لە هیچ شوێنێکی دیکە بڵاو نەبووتەوە جگە لە هەندێک لە دوو تابلۆیان لە بێرمینگام لە وڵاتی ئەڵمانیا جارێکیکە لە پیشنگایەک نمایشم کردبوون. دەنا ئەو کارانەی دیکەی ئێستام کە هەر هەمویان تازەن و یەکەم نمایشیانە. ئەوە مەسەلەکەش ئەوە بوو کە ئێمە ڕێککەوتین لەسەر ئەوەی کە کار بکەین لەسەر کۆچبەری ئەوە کار بکەین لەسەر ئەو خەڵکانەی کە لە وڵاتانی دیکە پەنا دەبن بۆ وڵاتێکی دیکە یان لە میحنەتێکەوە بەرەو میحنەتێکی کە دەڕۆن و ئەو مەسافەی ژیانی ئینسان کە ناخۆشی و نەهامەتی و شکان و مردن و کۆستی تێدایە ناومان لە ناوە ڕێگاییشە. زۆربەی کارەکانی من لێرە گزارشتە لەو بڵێن ئەو کۆچبەرانەی کە لە دەریای ئیجەدا دەخەنچێن و لە ئەنستڵێشەکەی ناوەڕاستی هۆڵەکەش کە چەند فەردەیەکەی سپی بەستراوە گزارشتە لەو ئێسک و پرووسکانەی کە میلەتی کورد بە تایبەتی لە ئەنفالەکاندا کە ئێستاش ئێسک و پرووسکەکانیان لە باشووری عێراقا ئەوە لە ناو فەردەیدا دەنێن و دەیدەن بە کەسوکارەکانیان کە بێڕێزیی گەورەیە بە ئینسان دەکرێت. و من لێرەدا وەکو ڕەمزێک نیشانم داوەتەوە بۆ ئەوەی ڕێز لەو کەسانە بگرینەوە و ئێمە دەتوانین بە مەراسمی جوان بە مەراسمی ئینسانیانەی جوان ئەو بڵێن ئەو تەرمانە بهێنینەوە. بەڵام بەداخەوە کە نەکرد ئێرە مەسەلەن بۆ منە لە زیندانەکانی تورکیا ئێران هەموو وڵاتانێک کە کورد بەدەستیانەوە دەناڵێنێ زۆر جاران کەسەکە دەکوژرێ شەهید دەکرێەوە ئێسک و پرووسکەکەی بە بێڕێزی لە ناو فەردەیەکدا دەنرێ و دەدرێتەوە کەسەکانی. بۆیە ئەمە جێگەی سەرنجە بۆ من جگە لەوەش ئێمە لە ناو پیشنگاکە ئەمڕۆ دیکومنتاریەکی 6 خولەکی لەسەر زۆربەی ئەو کارە ساتانەی کە بەسەر کووردا هاتووە نمایشی دەکەین بە زمانی ئینگلیزی کە بۆ ئەوەی خەڵکەکە زیاتر تێبگەن. باشە کاک محەممەد کەواتە هەم ناونیشانی پێشنگاکە کە ڕێگایە و هەم کۆی بەرهەمەکانیش کە لە پێشنگاکە پیشانەدرێت گزارش لەم پرساکات؟
بەڵێ هەمویان هەر وا ئیتفاقمان کردو لەسەری کە پرۆژەکەمان ناوێ ڕێگای بەڵێ نەک بە تەنیا پیشنهادەکەی من. بەڵێ کاک محەممەد زیاتر بە چ لە ڕووی فۆرمەوە یا خوستایل بە چ شێوازێک کارت کردووە لە تەواوی بەرهەمە تازەکانە؟ ڕاستەکەی من شێوازی کارکردنی من ئەبستراکتی دەربڕی خوازیە بەڵێ و ئەو کارانەی ئێستاشم زۆرتر ئەبستراکتی دەربڕی خوازی ئەو چێتە ناو خانەی ئەو ستایلە هونەریەوە. ئەگەرچی هەندێک لە ناوکارەکانی ئێستا شێوەی ئینسان بە ڕوونی دیارە، بەڵام هەر لە ستایلی ئەبستراکتی دەربڕی خوازی دەرنەچوو. بەڵێ کاک محەممەد جیاواز لە کردنەوەی پێشانگاکەت ئاپرسم تا چەند بەلای هونەرمەند محەممەد هاشم گرنگە ئەم پردی پەیوەندی لە نێوان هونەرمەندانی کورد و بیانی لەسەر جەمبوارەکانی هونەردا بەردەوام و فراوانتر بکرێت؟ بەڵێ ڕاستیەکەی ئەمە پرسێکی زۆر گرینگە ئینسان بتوانێت لە پەیوەندیەکانی خۆیەوە هونەری خۆی پیشانی خەڵک بدات. ئەوە ئەگەر بۆ کوردستانیش بێ هەر ئەشێت ینی مەسەلەن چونکە تۆ دەبێ و پەیامی کە هەتا کە هونەرمەند هەیەی پیشانی دەرەوەی خۆی بدات. ئەو کەسانە کورد بنیان ئەوروپی بنیان هەر نەتەوەیشی دیکە بن، پێم وایە ئەوەیە ینی گرینگە پەیوەندی هەبێ، بەڵام گرنگتر ئەوەیە تۆ بتانی پەیامی نەتەوەیی، پەیامی ئینسانی، پەیامی کۆمەڵایەتی خۆت لەو بوقعە جوگرافی کە تێدا دەژی بتوانانی بیگەێنی بە خەڵکانێکی دیکە کە گرنگی پێدەدەن لە پرسەکە. یعنی من زۆر باسی ئەوە دەکەم کە هونەر پەیامگەیاندنی هونەر بە خەڵکی دەرەوەی کورد زۆر گرنگترە و زۆر کاریگەرترە لەو پەیامانەی کە سیاسیە یان عەسکەریەک هەوڵی بۆ دەداویان هەوڵی بۆ داوە. بەڕاستی چونکە هونەر ببێ زمان ببێ ئەولاولا ببێ قسەکردن دەچێتە ناو ناخی ئینسانەکان، دەبیندرێ هەستەکان دەگوازرێتەوە بۆ کەسی بەرامبەر. ئەو کاریگەریە بەلای منەوە کاریگەری هونەر کاریگەریشی گرنگترە لە کاریگەری سیاسەت. باشە کاک محەممەد پێشتر ئاماژەت پێیا کە لە چەند پێشانگایکی تر لە ئەوروپا بەشداریت کردووە، بە دیاریکراوی ئەمە چەندەم پێشانگایە کە هونەرمەند محەممەد هاشم لە ئەوروپای کاتەوە؟ ئەمە شانزەمین پیشانگای منە بەگشتی، بەڵام وا بزانم پێنجەمین پیشانگای تایبەتی. بەڵێ کاک محەممەد پیشانگای ترم هەبوو لە هیندستان و ئەوانە کەەوە بە ئەوروپا حساب ناکرێت. بەڵێ ئەمە بەس ئەوروپا شانزە پێنجی تایبەتی خۆت هەیە، بەڵام پێنجدانە لە ئەوروپا، بەڵام شانزە بە گشتی بەڵێ بە شێوەیەکی گشتی. بەڵێ سەرکەوتوو بن. کاک محەممەد جگە لە وێنە کێشان لە بواری نووسینیشدا دەستێکی باڵات هەیە، مەبەستم پرۆژەی داهاتوت هەیە لەو بارەیەوە، هیچ نووسینێکی ترت هەیە؟ ڕاستە من لە بواری نووسیندا تا ئێستا 6 کتێبم هەیە، بەڵام ئەوەی ئێستا لە بەردەستمدا کە تەواویش بۆ کتێبێکی گەورەی لەسەر مێژووی ئینسان و مێژووی هونەر و تەرکیز دەکەمە لەسەر ئەو مێژووی کە لە پێش چاخەکانی بەردینیشەوە ئینسان کە چۆن هونەری دۆزیوە یان هونەری کردووە هەتا مۆدرن ئارت، ینی ئەوەی کە پۆست مۆدرن ئارتیش تێدایە. کتێبەکە گەورەیەوە سەرچاوی زۆرم تێدا بەکارهێنا و بەڕاستی ماندووبوون تا 4 ساڵی منە، هێشتا پاگنووسم نەکردو، ئامادە نییە بۆ چاپ. هیوادارم دەرفەتی ئەوم هەبێ ئێمەش بە هیواین چاپی بکەم. وە کتێبێکی بچکۆڵەترم هەیە لەسەر مێژووی هونەری پەیکەرسازی تازە.